ئەم پێشانگای ئێمە پێشانگایەکی دۆکومنتاری شێوەکاریە کە کارمان لەسەر دۆکومنتاری کردو بۆ ئەم پێشانگایە بۆ جەنگی جیهانی یەکەم کە سەر بە دوو گروپ ئیشی تیا کردووە گروپی بەخشندە کە من سەرپەرشیاری گروپی بەخشندەم و گروپی بارانیش کە بەشدار بوونتیایە لەم کاری ئێمە ئەمانەوێ ئاماژە بۆ بین کە جەنگ و ئاشتی لە هەموو شوێنێک بوونی هەیە بەس ئاشتی زاڵە بەسەر جەنگە زیاتر ئەگەر ئەو لەوحانەی کە دیقەت ئەیرێت و ئەبیندێت زیاتر لەوحەکانی ئاشتین لەوحەی شەڕەکان زیاتر بە ڕەشوسپی و گرافیکی ئیشی تیاکراوە لەوحەکانی کە بە زەیتی و ئەکلیلیک و بۆی ئاوی و هەموو بۆیە شێوازی بۆیەکانی کە ئەم پێشانگایە دەلالەت لە جەنگی جیهانی یەکەمەکات و کۆتایی پێهاتنی منیش وەکو ئەندامێک لە ئەندامانی گروپی بەخشندە بە دوو کار بەشداریم کردووە بە هونەری سترینگ ئارت تابلۆکانم دانەیەکیان دەلالەت لە شەڕە و دانەیەکیان دەلالەت لە ئاشتیە کە ویستم بە دوو تابلۆ بێت و هەردوو ماناکەش بگەێنێت. خودی تشت خمالی وگاوه حال حاضر کم بوی راستی برف زبستان ویا بس وگاوه های الحمدلله نعنی اف سالش همین سالا چهتره تشت خمالی تریمه خمالیه فلفلا خمالیه فلفلا خرطومیا خمالیه سیوت خمالی نه تشت ما گلک لاوه خسا خمالیه جاوه خود لیبش خسا اف ساله گلک لاوه بله و فایده وشی گلک خضروات ما خمالیه مستمر تید اول فقی خمالی برف دماهی که وان هیوا خریه ترکی تت ایران تت حالیان یه ما بگو به های هرمی کیو که ما تریه های طماطم بن لولونیه تاین مثلا هرمی که ناون فقی گرف برف دماهی کاتو یه ما مقاومه نوع که تحقق یه دولت و پترت که همی هیوایه یه ما هندک هیوا قطعت به تقریبا بتا اثماوید بتا گرانی بتا فلان و مدویت یه ما همی گفته ها بد باراده بینه و وایکرن دو خوتی دو بگرد سمیم هندسگامان اینا کاراسانی من بووان بو هاولاتیان ایکن بر بنار ایکن با آوی هنا حالی گرن بو سالانه بسالک توان میاد نام زمینی چی لینه بەڵێ کاراسانی زۆرە بۆ ئێمە بەتایبەت بۆ هاوڵاتیان کە هەنارەکە خۆمان شەو تقریباً بە 3-4 سەعات دەتوانین بیگەین بە ئاو بەس لێرە توانین بە ماوەیەکی کەم و کوالێتێکی باشتر و ئاوێکی زۆریش بکرێت بە هەنار و بگرێت بە شەربەت و دوای بگەین بە ڕوو بە هەنار.